دڵنیاتانەکەینەوە لەگەڵ هاوکارانم لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە دوای دەستبەکاربوونی پەرلەمانی کوردستان تا ئێستا 3 پرۆژە یاسایی پەسەند کردووە. هاوکات نزیکەی 30 پرۆژە یاسای تر ئامادەکراون بە ئەوەی دەنگیان لەسەر بدرێت. یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکاتی هەرێم و یاسای ئەنجومەنی پارێزگاکان و دیاریکردنی ڕۆژێک بۆ کۆمەڵکوژی ئێزیدەکان ئەو پرۆژە یاسانان کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە دەکراون. لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان سەرقاڵی تاوتوێکردنی 28 پرۆژە یاسایە کە لەلایەن فراکسیۆنە جیاوازەکانەوە ئامادەکراون. لەو بارەشەوە عەباس فەتاح جێگری سەرۆکی لیژنەی یاسایی بە کورسات نیوزی ڕاگەیاند ئەو پرۆژە یاسانە پێویستیان بە بودجە هەیە و ئاڕاستەی حکومە دەکرێن بۆ ئەوەی وەڵام بداتەوە و جارێکی تر دابڕێژرێنەوە. پرۆژە یاسای ڕێخستنەوەی خانەنشین لە هەرێمی کوردستان و پرۆژە یاسای چەسپاندنی شایستەدارایەکانی موچەخۆران و گەڕانەوەی پاشەکەوتی موچەخۆران و پرۆژە یاسای بەگەڕخستنی کارگە لە کارکەوتەکان و پێدانی دەرماڵە بە خوێندکاران و چەند پرۆژە یاسایەکی تر گرنگترین ئەو پرۆژە یاسانن کە فراکسیۆنەکانی پەرلەمان ئامادەیان کردووە. جێگری سەرۆکی لیژنە یاسایی دەژێت ئەو پرۆژانە یاساین پەیوەندیان بە پەرلەمان و لیژنەکانەوە هەیە پێویستیان بە وەرگرتنی بۆچنی حکومەت نییە و 14 پرۆژەن و ئاڕاستەی دەستەی سەرۆکاتی پەرلەمان دەکرێن و لە دوای کۆتایی هاتنی وەرزی یاسادانان دەخرێنە بەرنامی کارەوە. ئەو پرۆژانی ئاڕاستەی حکومەت کراون پەیوەندیان بە ژیان و گوزەرانی هاوڵاتیان و پاشەکەوتی موچەخۆرانی هەرێمەوە هەیە. هاوڵاتیانیش هیواخوازن بە زووترین کات کار لەسەر ئەو پرۆژانە بکرێن.